مامۆستایان سلام عەلەیکوم. لەبارەی زەکات و دیاریکردنی زەکات بۆ ئەمساڵ ڕێژەکەی چەندەوە ئەو کەسانەی کە پێویستە زەکات دەربکەن ئەبێ لە چەندەوە زەکات دەربکەن؟ بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان. طبعاً دیارە زکات یەکە کە لە ڕوکنەکانی ئیسلام لە بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ساڵانە زکات ئەدرێتن لە لای مسلمانان. اینجا زکاتیش بلەخەس زکاتی پارە لە مانجی ڕەمەزانە زیاتر بوویتە باو خەڵک لە مانجی ڕەمەزان زکات دەرەکە. زکاتی شتەکانی دی ممچینە لە فەسلی خۆیانە گەنم و فڵان و ئەوانە، بەڵامی پارە لە مانجی ڕەمەزانە درێ. بۆیە ئێمە لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەنجومەنێکمان هەیە پێرێن ئەنجومەنی باڵای فتووە، ساڵانە لە مانجی ڕەمەزان کە دادێتن پێشەوەی ڕۆژی دەست پێ بکایان 2 ڕۆژ لە دوایەوەی کە بە ڕۆژی ئەبین ئەو ئەنجومەنە کۆ ئەبیتەوە کە ئەنجومەکەنش پێک هاتیە لە چەندین مامۆستای پایەدار و خاوەن شەهادەی بەرز و عالمی زۆر گەورەنە لەسەر تاسەری کوردستان کە 14 مامۆستای بەڕێزن. طبعاً کۆ ئەبیتەوە ئەو ئەنجومەنە هەڵچەکاندن بۆ نەقدەکان بۆ پارەکان ئەکاتن، ئینجا بڕیار لەسەرەوەی ئەدا کە زکات چەند دەبی و لە چەند زکاتەکەوێ. دیارە ئەم سار لە کۆبوونەوەکەی خۆیدا بڕیاریدا کە زکات لە پارەی ئێمە، چکە نەقدی شەرعی پارەی شەرعی 2 پارە بەحس کراوە، یەک زێڕە یەک زیوە. طبعاً ئەو دیناری ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلام باسی نییە، حیسابی زێڕ و زیور و بابەتەکان ئەکرێ، بەوە تەقیمەکرێ و ئەقرسێندرێتن. بۆیە ئەو سادیار بوو بە پەسەندیان زانی کە پارەکە بە زێر حیساب بکرێ، بە زیو حیساب بکرێ عەفوو، کە بە پێی زی و پاڵەکەی لێچاندایەوە 2,100,000 دیناری ئێمە بەرزکاتە بی. یعنی تو ئەگە کەسێک 2,100,000 دیناری یەک سال لە ماڵێ بی ساری بە سەدا سوڕابیتەوە بەرزکاتە بی، لە خوارەوەی بەرزکات نییە، یعنیگە 2,000,000 شیابی 100,000ەکەی دەگەدانە بی بەرزکات نابی. طبعاً کە ئەو 2,100,000ش بەرزکاتە بیتن وەکو شریعەتی ئیسلام دایناوە، هەر 1,25,000 دینار ئەبیتە زکاتی، یعنی بەپێی ئەوەی وجات و حیسابێکەی 1,25,000 2 ملیۆن ئەبیتە 50,000 3 ملیۆن ئەجا وەکو ئەوی بڕۆدوو هەتا حیسابەکە تەوابی. ئەنجومەنی باڵێ فتوای ئێمە ئەبەو شێوەیە فتوای دایە ئەو سار کە زکاتەکە لە 2,100,000 ئەکەوێ. باشە هۆکارچی ئەمساڵ لە بڕێکی کەمتر پێویستە زەکات دەربکرێتوە. ساڵانی ڕابردوو لە زێر یانیەوەی کە فتوایەکان هەبوون بە زێر دیاریەکرا، بۆ سێم ساڵ کراوەتە زیو. دیارە پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی، چونکە ساڵانە بە زێر حساب ئەکرا، بەڵام ئەمسار بە زیو. لە ئاینی پیرۆزی ئیسلامی مەعرێ ئەگەر تو پارەی تەقدیر بکەیت بە زێر یان بە زیو، ئەرێ ما هو الأصلح للفقراء، کامەل و فەقیر و هەژارەکان باشترە حسابی ئەوەی بکەیت. ئێمە کە حسابی ئەوە کرا لە لای ئەنجومەنی باڵای فتووە، تەبعاً زێر ئێستا زۆر قیمەتی گەلێک زۆرە، یعنی بە پێی زێری بی ئەگە کابرات 8 ملیۆنی شیابی 10 شیابی بەرزکات نابی، یعنی تەقدیری بکەی بە زێر، یعنی میسقالی زێری گرانە خۆتان نەزانن. بۆیە زیوەکە تا حدێک قیمەتەکەی لە خوارەترەوە، ئەگەر بیقرسینی بە زیو زووتر بەرزکاتە بی، کە زووتریش بەرزکات بوو فەقیر زیاتر ئیسیفادە لەو شتە ئەبینن، حیسابی ئەوە کرێ ئەمساڵ لەبەر ئەوەی بە زیویان قرساندووە. لایانی شەرعیش هیچ ئیشکالی تێدا نیە، تۆ بە زێری بقرسینی یان بە زیو مەجالی هەردووشی هەیە، بەڵام کامە لە مەسلحەتی فەقیرە ئەوەی بکەی باشە. باشە پرسیارێکی دیکەمەوە ئێوانەی کە پارەکانیان گەیشتۆتە ڕێژەی زەکات و بۆ نمونە لەوانەیە پارەیەکی زۆر زیاتریان هەبێت لەو بڕی باست کرد، بەڵام زەکات دەرنەکەن لە ماڵەکانیان، ئەوانە حکمیان چیە لە ئاینی ئیسلامدا؟ والله آيني بيروزي الإسلام قرآن نص صريح عليه والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. أواني كزير وزيو يعني هي بالي يعني هي لما روا زكاتش ليدرنا كان أري مجديان بدني أو وكو إهانيك مجديان بدني كوانا توشي عذابي شي زور قولو بإيشو عذار أبن هم لدنيا زرركم هم لقيامة زرركم. وفرمودي پیغمبریشمان هەیە سەلامی خوای لەسەر بی کە ئەڵێ ئینسانێکە گاز زێر و زیو و پاڕەی هەبوو سکاتی لێنەدا لە ڕۆژی قیامەت ئەو پاڕەیە ئەو زێر و زیوە کە مادەشی ئاسنیە سۆڵ ئەکرێتەوە جسمەکە هەمووی پێداغەکرێ. مانای تۆ ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام تەرچیەکەی ڕوکنە شتە ڕوکنەکانی ئیسلام ترک بکە، ئەمە خۆی لە خۆیدا کارەساتیشی گەورەیە. دەست و خۆش بێت، زۆر سپاس بۆ تۆ. تۆ برای عەزیزی من.